یەکێک لە فیلمە کوردەکان کە بەرهەمی یەکێک لە دەرهێنەرە مەزنە کۆچ کردوەکانە کە ئەویش بەڵگە فیلمی نانی پیرۆزە کە یەکێکە لە فیلمە دۆکیومنتارەکان کا لە دەرهێنەری کۆچ کرد و ڕەحیم زەبیحی و لە بەرهەمهێنانی توڕۆژ ئەسلانیە لە یەکێک لە فستیڤالەکان داخڵاتی باشترین بەڵگە فیلمی لە بەشی دووهەمین خولی فستیڤالی فیلمی کوردی لە مۆسکۆ پێدراوە. بێگومان ئەم بەڵگە فیلمە نانی پیرۆز یەکێکە لە بەرهەمەکانی دەرهێنەری کۆچ کرد و ڕەحیمی زەبیحی کە بێگومان بەشداری زۆرێک لە فستیڤالە گەورەکانی کردووە هەروەها چەندین خەڵاتیشی بەدەستهێناوە. فیلمی دۆکومنتی نانی پیرۆز لە دەرهێنەری کۆچ کرد و ڕەحیمی زەبیحی و لا بەرهەمهێنانی توڕۆژ ئەسلانی خەڵاتی باشترین بەڵگە فیلمی بەشی پێشبڕکێی دووەمین خولی فستیڤالی فیلمی کوردی مۆسکۆی رووسیای بەدەستهێنا. ئەندامانی لیژنەی داوەرانی بەشی پێشبڕکەی بەڵگە فیلمە بڵندەکانی دووهەمین خولی فستیڤالی فیلمی کوردی مۆسکۆ بریتی بوون لە ئیبراهیم سعیدی و دۆکومنت ساز مۆنتێر و دەرهێنەری بەرهەمە بڵندی سینەماییەکان و سەرۆکی لیژنەی داوەران لە شاری مەهاباد ئەکرەم هەیدۆ، دەرهێنەری ڕۆژئاوای کوردستان دکتۆر بیڵمەز ئۆزدیل کارڕخنەگری کورد و دەرهێنەری سینەمایی و هەروەها دووەمین خولی فستیڤالی فیلمی کوردی مۆسکۆ بە مەبەستی ڕنگدانەوەی فەرهەنگ و وێژی کوردەکان و هەروەها ژیانی مۆدێرنی ئەمنەتەوەیە بە چاودێری وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان با نمایشی 54 فیلمی بڵندی سینەمایی بەڵگە فیلم و کورتە فیلم لە سینەماکارانی 8 وڵاتی جیهان و هەروەها بە پشتیوانی کارۆ ئارت لە هۆڵەکانی ناوەندی سینەمایی ئۆکتیابر لە شاری مۆسکۆ و لە شاری سین پترزبورگ لە وڵاتانی لیاخۆد لە وڵاتی فیدراسیۆنی رووسیا بەڕێوە چووە. داماڵ یانی ئیتر پەنایان بردەسە ئاخرین پلە کۆڵبەری کار حیوانات دەکەن. دەی کۆڵبەر هەتاکەی بتوانێت کاورا 80 ساڵە ئەڵعان کەوتە لە ماڵەوە ژورناڵەکەیشی ناتوانێنان و ئەو بابەت دەمێت. کۆڵبەر یانێ ئاوە یانێ ناتەوە یانێ قوربەسەر یانێ لە جێ کەرکارەکە لە جێی ئوڵاغکارەکە لە جێ هێسر و ئەسکارەکە. کۆڵبەر یانێ ئاو سەختە بەڕاستی سەختە. هەر کەسێ خۆی ماڵ و مناڵ و ئەولایی ببێ ئەزانێ ئەولا چۆنە. 12 ساعت کمین در برف و کولاک که همین دیشب انجام شد. چشمان تیزبین مرزبان به افقی دور همیشه باز است. هیچ تحرکی از دید ما پنهان نمیماند.